شو نقشي من تناقم يعني تجاري علي كوري فلان وكوري فلان ام براود كنا رازني خوش برزكم سولا افغان دو كز لدنيا ني وكو يبي خوشكي من يعني تو براودي مكا بكوري فلان وام وزاي وبرزاي وخال وزاي يا كم شت او بيدالي على من درزي كملي هم جان ملرزي اي شلون درزي لخلق با بابلن درزيشي لخلقنا اي امال خوينا بينم خديك ابوري ما اي خود زين دكتوري والله خوشكي من لنا نخوش وبري نار وشي وطواري وهم خوينو نخوش وهاتو هوا اي اما بوني درمانو ام كري اي والله من امانه بيز عجبم ومن بيشتيش قسم لقلاك رد دايكو باكم خوان شاهدن اي خوتان شاهدني بردوتانا بخسقان نخوش ولا حالتك بردوتانا اي بس اي بكوايا بو ناتشاريا كي كاكسر كود بو لقل دايشيا وناتشاريا كنتو كوليجا ككوليجا خوي هم كمال خاصيته تايبد مندي من خوم شخصيا نيا بخوا من يجوكو اوام خوا شاهده يعني كدرزيه كملين خوين لجاين بلانوني بو فحصي خوين وشت وا كم زوج او كشاكي كده قال كاكتو توزي خوشلك ودمار كان اي بدس خونيا هندي شتي قربان هندي بيشه انسان بو او خوا دروسي كدو بروا وهبه يسا هندي كسي لبواري سياسه ابداعك بلا بي بدبواري هنري فاشله هي بعكسه لبواري هنري ياسر كوتو هي لبواري ورش ياسر كوتو هي لبواري ميكانيكا اي شيء ميكانيكا ياسر كوتو اما تو انا كان خوي جوره توزيعي كيلو بس هم كسيكا نابي ايوا ام كرنا شاركن والله الا بي بالدكتور اي او دكتوري بي سي بم تو انا هي ئێستا هیوا زۆر ئاساییە چۆن وێستقانە نەوالیەکە و چۆن عملیاتەکات و ئاوایی دوورێتەوە ێ بەخوا من خەڵکەوەی کە سەرروپەیەکە گا بە پێستەکەیان من لە شڕکم پیاە هەر یەکە و خاسێتی خۆی هەیە خوشکە بەڕێزەکەم ئەوە چییە دکتۆر ئێمە هاتوین پشگیری ئێمە بکەی کە چی بە قسەکان تاوا دیارە پشگیری ئەو ئەەکەی خوشکی من خۆ من لێرەدانە نیشتم پشگیری ئەمەوە بکەم من ئەوەی شتی علمی پێ بۆ باسەکەم خاتون گیان با هەندێک شت هەیە بۆ تۆ بۆ ئەم بینەرە بەڕێزانەش من لێرەدانە نیشتم لای تۆ بگرم لە لای کوڕەکە بگرم كركت أواني أيلي لقل علمك إما هيك قريته وخوا شاهدة بلام أوي تو أيلي لقل حزو أرزو كاني خوتها هيك قريته وخشكي من شون يصاب بلام نو والله بكركه وناشاركه بشي أي سبين يقول دكتوري كيف فاشل بو أي قال العمليات يك زلامي شي كشلور باسي نازانم نخوش وكشنو برينا وشكي من همو بيشيك لهني مترسي داري فيها إخو دكتوري شنك دكتور نخوش بلا ماريا تقيليك شن هي عمليات فاشل بو سركوتو نبو خوشکی من لەوانەیە ئەم کوڕیتۆ بچێتە بواری پزیشکی ڕاستە باسی دەرسەکەیت و یەکەمە بەڵام هەموو ساڵێکیش یەکەم بێ لە کۆلێجی پزیشکی ئەمە لە دەرسەکانە یەکەمە بێ بەڵام لە بواری پراکتیک و عەمەلیە من دڵنیام فاشلە بێت بەم حەز و ئارەزوی خۆی و بەم توانایی کە ئێستا هەیەتی والله دكتور گیان ئێمە لە کوڕەکەمان ئەترسین ئەترسین تووشی مشکلەیەک بێ ئەگینا چی بکەین یعنی من ئێستا تێناگەم نازانم تۆ حەلێکمان پێ بڵێ و با مشکلەکە حەل بێت فرم بقوله والله كاك دكتور وكو خوتي بيني يعني لا ساشا بروني ديارك وان بزور نيرن بو كوليجي بسيشكي مانيش حزو ارزو يكم نيه بو كوليجا يعني ضلنيام اگر بشتم سركوتونا بم يعني همش تكان بزور ابي بخوانم بزور ابي تحقيق لو كان انجام بم بزور صعيب كان بزور همش تك بزور اخر يعني منش بيس ما في خوم هبي ما في اوم هبك هيجنا بدو حزو ارزو كان يخومكم من هلا من عليو حزو ارزو يو هم كبم بمحامي بلام دايكو بوكم دائما بزور من نيرن بو كوليجي بسيشكي أنا من بدكتور براسي من ناتو أنا ما بكم والله كاك دكتور بامن راس ليرو جنابي شي باش بزاني من ليرو بي ال ام والله اگر بقصي اما كي او ام جارمتي تين وهاوكاري اكي لخنك تا والله اگر اشتوي حاشا لي بكين بر اكل جي خوت حزيليتي كاك اما حزكين توبي بدكتور نقبه محامي بس هو قاعد حاشا كدنو يعني بنتي ناقم بوت يو أونغام سودن لسروي كراكت عم شتو كوليجا وهاوارك على ناتوانم أو إيمج لبواري بسبورك خوم أنا كشعر زي ما أنا لو بواري خنو ما أنا والله برام لبرجوندي أو نية هاي آلج يعني طولي شو بقولون والله كاك دكتور أول تايس يعني لبتشاي دوي على حاشا وليه كم آخر يعني من شبكة مثلا كاتيا ده صلاة متشية باكم حاشا لا ممكن يعني من نظام كاك والله يسركوتونا بم آخر يو حزق عن كراكت عن سركوتونا بيت باشە بەسا قەوم ئێمە ئەمانەوێتەوە بەختەوەر بیت هەر ئەوەمانەیە ئەمانەیە مستەقبەلێکی باشە دەبێ ئیتر نازانم من لە هیچ تێناگەم وەڵی نازانم با باوکێ بڕیار بات شلون سەرکەوتووە بێ خاتون گیان تۆ لەلایەکەوە ئەڵێ ئیلا بێ بچیتەوە کۆلێجە ئەویش ئەڵێ من لەو کۆلێجە دەرناچم لەلایەکی شەوەڵێگە نەچیتەوە کۆلێجە حاشا و لێکەم یعنی تۆ ئێستا خستوتە بەردەمی دوو بەرداشەوە یا ئەوەی حەز و ئارەزوو توانەکانی خۆی لا بەرێت
بە قسەی ئێوە بکە یا ئەوەیە بێ بچێت دوای حەزوارە زۆکەی ئێوەی لە دەست بە نابێ ئەوە دایک و باوک نابێ بم شێوە لەگەم ناڵەیە کاک سەرکەوتجان نابێ ئەم شەرت و شروتە دابنرێ بەڵێ بەزانی چۆنە خۆی سەرەتا هەموو کەس ڕەنگە بچێتە شوێنە حەزی لێ نەکا بەڵام بە مروری زەمن دوای ماوەیەک من تەکی دمڕایە بەڵام ئەم کوڕی ئێمە ئەینادە ئەینات بۆیە ئێمە ژاتوین بۆ لای جەنابێ بۆی دوو قسەی خێری تاکۆی قەنەعاتی پێ بکەین یعنی بۆ ڕێز لە ئێمە ناگرێ بۆ بە قسەی ئێمە ناکاکەڵین بچۆ بە دکتۆر ینی بۆ ڕێز لە قسەکە ئێمە ناگرێت بەخوا کاک سەرکەوت ئەوەی تۆ ئەیڵێ ئەوە بۆ چوونی خۆتە ئەڵێ ئەگەر حەزیشی لێ نەبێ دوای ئەوە ڕایە بەڵام لە زانست وا ناڵێ لە زانست دەزانی ئێستا چی هەیە لە وڵاتانی پێشکەوتوو چیەکەن قوربانجان تۆ حەزت لە بوارێکە یان تێستێ بۆکەن ئەڵێن ئەم بوارە بۆ نمونە پزیشکی پێویستی بەوەی ئاوا بێ ئەم خاصێتانەی تیاابێ مامۆسا پێویست ئەم خاصێت و سیفاتانی تیاابێت تا مامۆسایکی سەرکەوتوو بێ بۆ نمونە ئەندازیات پێویست ئەم سیفاتانی تیاابێت کاریەکە ویشەکەی جیاوازە اینجا هێنم تێسە بۆ تۆکەن ئەو سیفەتان و توانانی کە تۆ هەتە لە لایانی زیریش و لانی کۆمەڵاتی و لانی هەڵچوونی و چی کاکەی وایە هەڵە منە بم بە تەیار بەڵام کە تێسی بۆگەی سواری چرخ و فەلەقەکە بینی و سعات دڵشێت و گێژە بێ ئێخ ناگونجێت حەز جیایە هەموو شتێ حەز نییە حەز و تواناکان ئێسام تواناکانی هەیە خۆی ئەڵە من لەو بوارەیە خوێنمەوە خۆمی تیابینەوە حەزەکەشی لێ هەیە وەختی ئینسان سەرکەوتە بێت کە حەز و تواناکان بێ ئێسایەوە حەزەکەی ئێوە ئەوەی ئەم کوڕە لەم بوارە بخوێنێ بەڵام توانەکانی لەو بوارەیانی قوربانجان ئەو خۆی ئەڵێ من ناتوانم وەڵا پزیشکەکە بێت لە ناو خوێن نابێت بەخوا ئەنوا عەمەلیاتەکە ئەنوا هاتو هاوار و گریان لە بەدەمیات ئەنوا بۆنی دەرما ئەمانە ئایا ئەم کەسە ئەتوانێ ئەوە بکڵێ ناتوانم بە زۆرە خۆشتان بەڵگەتان لایە کە لە مناڵیوم کوڕوایە خۆم یەک دوو ڕۆژە نییە لەبەرەوە ئەوە نییە تۆ ێساوا تێگەشتووی ئەگەر هەرچیەکی پێ بڵێ جێبەجێەکە و تیا سەرکەوتو بێ وڵی وای تیا سەرکەوتو نییە تۆ کە حتا سیارەگە سیارێ بە دڵن نەبێت تااقەت نیە لێی خۆڕی سیارەیە و ئەو شتێک کە خۆ حەزلێتی پیشەش ئەین نەشت ئەمە پیشێمە کارەمە کراسێ نییە بە دڵن نەبوو فڕێ بێ کاکە جان ئێستا کە چۆ کۆلێجەوەی تر مەسیری هەر لەگەڵ کۆلێجا بێ 6 ساڵ تۆ کۆلێجەکە خوێنی دوایی چێکەی دوای خۆ ناتوانێت بگەڕێتەوە ئەگەر بڵی دەی ئێسا حەز و ئارەزوەکە و دوای 6 ساڵ بڕاتەوە بۆ کۆلێجەکەیت کە خۆی حەزی لێتی 6 ساڵ لە عمری ڕۆ بە قوربان اینجا چەند خەم و خەفەت و قەلەق و لەلانی دەرونیەوە چەند زەخت و ستێسی لەسرە ئەمە شتێکی باش نییە ئێوە لەگەڵم کوڕتان نایکەن ئەمە حەز و ئارەزوی ئێوەیە حەز و ئارەزوی ئەو نییە